ئیشپیلیا پایتەختی هەرێمی ئەندەلوسی باشووری ئیسپانیایە، یەکێکە لەو ناوچانەی گەورەترین باخ و بێستانی پرتەقاڵی لێیە کە وەرزی پێگەیشتنی بەرهەمی پرتەقاڵە. ڕەنگی ئەو میوەیە شارەکەی بە تەواوەتی گرتووەتەوە. جۆرێک لەو پرتەقاڵە تامی تاڵە. تەنها لە شاری ئیشپیلیە نزیکەی 50,000 درەختی لەو جۆرە هەیە. بەرهەمی بەشێک لەو درەختانە بە مەبەستی کردنی بە مرەبە ڕەوانەی بەریتانیا دەکرێت. ساڵانی پێشوو ئەوەی دەمایەوە لەسەر شەقام و شۆستەکان دەبوو بەژێر پێ و تای ئۆتۆمبیلەکانەوە و بە فیڕۆ دەچوو. ئەم ساڵ بۆ سوودبینین لەو بەرهەمە زۆرەی پرتەقاڵ کە بە کەڵکی خواردن نایەت، بە شێوەیەکی ئەزموونی کار لەسەر ئەوە کراوە بۆ بەرهەمێنانی وزەی کارەبای پاک سوودی لێ ببیندرێت. بۆ ئەو مەبەستە کۆمپانیای پاکشکردنەوەی ئاوی ئاوەڕۆی ئیشپیلیە کە لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە کە پرتەقاڵی بەشێک لە شەقام و کۆڵانەکانی شار کۆ دەکاتەوە و بۆ بەرهەمێنانی وزەی کارەبای یەکێک لە وێزگەکان بەکاری دەهێنێت. ئەو کۆمپانیایە ئەم ساڵ توانیوێتی 60 تەن لەو پرتەقاڵە تاڵە بۆ بەرهەمێنانی وزەی کارەبایی بگۆڕێت. لە ڕاگەاندراوەکەی کۆمپانیاکەدا هاتووە ئەو کارەبایی کۆمپانیاکە لەو 60 تەن پرتەقاڵە دەستی کەوتووە بەراورد دەکرێت بە کارەبای 300 ماڵ لە یەک ڕۆژدا، واتە ئەزموونی بەرهەمێنانی کارەبا لە پرتەقاڵ 1 تەنی بەرامبەرە بە 50 کیلۆوات کە ئەوەش بەشی پێویستی کارەبای ڕۆژێکی 5 ماڵی ئیسپانیایە. ئەم هەنگاوە نوێیی ئابووری بازنەی کە خۆی لە بەرهەمێنانی وزەی کارەبای نوێکراوە لە میوەی پرتەقاڵێکدا دەبینێتەوە کە ناخورێ و دەبێتە پاشەڕۆ و فڕێ دەدرێت، بەلای بەرپرسانی ئەو شارەوە جێی چاولێکردنە. ئاوی پرتەقاڵی تاڵ بە شەکری فرەکتۆز دەوڵەمەندە کە لە زنجیرەی کاربۆنی کورتمەودادا پێک دێت. دوایەوەی پرتەقاڵەکە دەترشێت مادەی کیمیایی میسانی وەرگیراو بۆ کارپێکردنی بگۆڕەکانی کارەبا بەکاردێنرێت. بەدەر لەوەش پاژماوەی پرتەقاڵە گوشراوەکە جارێکی دیکە وەک پەین بۆ کێڵگەکان سوودی لێ دەبینرێتەوە. ئیسپانیا ساڵی 2018 پلانێکی بۆ گۆڕینی تەواوەتی سیستەمی بەرهەمێنانی وزەی کارەبا بۆ سەرچاوەی نوێبووەوە تا ساڵی 2050 و لابردنی خەڵوز لە ئابووری وڵاتەکەیدا لە ماوەیەکی کورتدا داڕشت. ساڵی ڕابردووش زانایانی زانکۆی سیدنی ئوسترالیا ڕێگەیەکیان بۆ گۆڕینی ڕووەکی ئەگەفتی کویلانای مەکسیکی بۆ سوتەمەنی ئۆتۆمبیل دۆزیەوە. لە مانگی دوی هەمان ساڵیشدا کۆمپانیای ئەمریکی یەکەم موشەکی بازرگانی بە وزەی زیندوو هەڵدا.